بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لەبارەی پێکهێنانی حکوومەتی عێراق و پشتی سنەکان لە حکوومەتی عێراق بەڕێز ناجح میزان سیاسەتمەدار لە ئیستانبوڵ لەگەڵماندا. بەڕێز ناجح میزان ئەم کاتتان باش. ئێستا قسە و باسێکی زۆر هەیە لەوەی لایەنەکان لەنێو خۆیاندا ناگەنە ڕێکەوتن لەسەر دیاریکردنی کاندیدانیان بۆ پۆستە وزاریەکان. سونەکان بۆ تا ئێستا نەگەیشتونەتە ڕێکەوتنێک بۆ دیاریکردنی کاندیدانیان بۆ پۆستە وزاریەکان لە حکوومەتی نوێی عێراق. سەرەتا سڵاو ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانی کەناڵی کوردستان 24 بە هۆکاری پشکێنە و ململانەی لەسەر وەزارەتەکان نەگەیشتونەتە ڕێکەوتن. ئەمە شتێکە زۆر سروشتیە کە نەگەن بە ڕێکەوتن بۆ ئەم چینە سیاسیە بە تایبەت پێکاتەی سنی ئەم ململانەیە بەردەوامە درێژخایەنە لە تەواوی حکوومەتەکانی ڕابردوشدا تەنانەت تۆ بیر لە چی بکەیتەوە کاتێکەوە دوو کوتلە هەبن هەر کوتلەیەکیان زیاتر لە حیزبێکی تدا هەیە بێگومان ململانەی ڕوودەدات لەسەر پۆستەکان لەسەر ماڵ و دارایی وەزارەتەکان ململانەی لەسەر دامەزراندن ئەوەی کە دەیەوێت کەوا پشی خۆی ببات لە بەردەم لایەنەکانی دیکەدا بۆ ئەوەی کە چی بکات بۆ ئەوەی کە بوو ئامادەی لە حکوومەتی داهاتوودا هەبێت وەزارەتەکان بەڕاستی جەماوەرەی لەگەڵەوێت لە ڕێگەی بەرتیلەوە جەماوەری بەدەست دەهێنێت. بەڵێ لە دیاریکردنی پۆستەکاندا لە ڕابردوودا بەتایبەت لە حکوومەتەکانی ڕابردووی عێراقدا سونەکان بە پێی مافی خۆیان پۆستیان پێدراوە. بێگومان ئەو پۆستەکان بەدەست دەهێنن بەڵام قوربانی بە جەماوەرێکی دیکە دەن ئەمە جیاوازیەکەیە. ئەمە مانای ئەوە نییە ئەوان گرنگی بە پۆستەکان دەدەن گرنگی بە جەماوەر نەدەن بەڵکو پۆستەکانیان گرنگە ئەوەی کە ڕوو دەدات لە دوای ئەم پۆستانەوە ئەو پارایی کە دێت بەڵام لە ڕاستیدا ئەوان هیچ شتێک پێشکەش ناکەن بە جەماوەرەکەیان بۆیە پێمان وایە پێویست بوو ئەو کاتە کە نوێنەرانی پێکاتەی سونە چی بکەن ئەوان پۆستەکان و بەراورد بکەن بە داواکاری جەماوەر گەرانەوەی ئاوارەکان چارەنووسی بێسەر و شوێنی بۆکان مافی چارەی خۆنووسین بۆ ناوچە سونیەکان بۆ ئەوی ببن بە هەرێم ئەمەیە دەبوو ڕوو بدات ئەمە دەبوو نوێنەرانی سونە بیکەن ئەم کارە بکەن چونکە پۆست بۆ بەرپرسی سنی لە ڕاستیدا بەڕاستی لەلایەنچێەوە بەرەو دەبرێت چوارچەوەی هەمانجی پۆستی سونەکان بەڕێوە دەبات لە ڕوویکردەیەوە بەڵام داواکاریەکانی دیکە بەشێک لە دزیەکان بەشێک لە دەسەڵاتی خۆجێیی بەشێک لە بنەماڵەی وەزیر ئەمەیە کە پێکاتەی سونە بەدەستی دەهێنێت شتێکی بەدەست ناهێنێت تەنها پۆست نەبێت ئەو داواکاریەکانی جێبەجێ ناکرێت تەنها وەزیرێک و حەزبێک براوە دەبێت لەم وەزارەتەدا کەوا بێت بۆ سونەکان داوانەی کە دەنگدەرن نوێنەرەکانی خۆیان ناگۆڕن بۆ دەنگ بەمان نادەنەوە جارتر بێنەوە سەردەسەڵات. بە هۆکاری گەندەڵی ئەم بەرپرسانەوەیە کاتێکەوە بە ملیۆنان دۆلار دەدزن بە هەزاران دۆلار دەدزن لە هەمان کاتدا ڕنگدانەوەی ئەم پارەیە نییە لەسەر پارێزگا سونە نشینەکان ئەوانە کار دەکەن بەیەکەوە لەگەڵ جەماوەرەکەیان لەگەڵ جەماوەری پارێزگا سونیەکان کات لەسەر بەنەماوی ئەوەی کە تۆ ئەمە هاوکێشەکەی بەم شێ ئەوان بەم شێوەیە کار دەکەن جەماوەری خۆیان برسی دەکەن تا ئەو کاتێکەوە لە دەنگدان کاریان پێکدەن شتێکیان پێدەدەن بۆ ئەوەی کەەوە ئەوان هەڵبژێرن زۆرینەی خەڵکەکە بەڕاستی پێویستیان بە 10,000 و 20,000 دینارێک هەیە ئەوان ئەو پاریان هەیە کە پێیان دەدەن. بەڵێ ئێستا باس لەوە کرێت پۆستە باڵەکان لە عێراقدا کڕین و فرۆشتنیان پێوە کرێت بۆ چونیەوە چی لەم بارەوە تا چەند دەتوانین بڵین وایە
لە 20 ساڵی ڕابردوودا ئەمە ئیشی لە کوتلە سیاسیەکان بووە ئەو زانیارە ناڕاستەیە کە ئێمە باوەڕیان پێناکەی کاتێک گوێبیستی ئەوە دەبین هەواڵێک هەیە کە دەڵێن لایەنە سیاسیەکان هیچ شتێکیان نەکردووە بۆ پۆستەکان بۆ پۆستە تایبەتەکان ئەمە هەڵێ ئەمە مەحاڵەکەیە ئەوەی دیکە ئاساییە کە کڕین و فرۆشتن بە پۆستەکانەوە بکرێت لە هەمان کاتدا پلە تایبەتەکان کڕین و فرۆشتیان پێ بکرێت بە ئەمە شتە ڕاستەکەیە بەڵام ئەوەی ڕاستە 100% ئەوەیە کڕین و فرۆشتن بە وەزارەتەکانە بەڕاستی ئێستا مەزادە وەزارەتەکان خراونەتە مەزادەوە چۆن مانگا دەفرۆشێت بە هەمان شێوە وەزارەتەکانیش دەفرۆشرێن بەڵێ ئەگەر حکوومەتێک لەسەرم بنەمایە پێک بێت دەتوانێت حکوومەتیشی بەهێز بێ سیرکە ئەم حکوومەتە هیچ هێزێکی تێدا نیە ئەمە بەڕێوە دەبرێت لەلایەن چوارچەوەی هەماهەنگیەوە باواتێکی دیکە لەلایەن قائانیەوە ئەم حکوومەتە بەڕێوە دەبرێت ئەمەیە ڕاستیەکە لە ڕووی ئادا ئەوە بەم شێوەیە ئەو ئادا نیشتیمانیەکە هەبێت دامەزراوەیەکی کە هەبێت ئەوەیە بەم شێوەیە کار دەکات بۆ بەهێزکردنی حەشدی شعبی و میلیشیاکان کاری ئەم حکوومەتە ئەمەیە هەروەها لاوازکردنی توانەکانی سوپای عێراق و هەواڵگری و نهێشتنی دژە تیرۆل و تەواوی دەستگا ئەمنیەکانی دیکە حکوومەتی سوودانی بەم شێوەیە کار دەکات بەڵام لە هەمان کاتدا کار دەکەن بۆ وەرگرتنی هەندێک پلەی تایبەت گرێبەست شتێک لەو بابەتایەوە ملیۆن شتێک دۆلارێک بۆ بێدەنگکردنی جەماوەرەکانیان و لە هەمان کاتدا سەرخستنی حکوومەتەکەشە لە هەمان کاتدا ئەوان گوێبەوە نادەنکەوە ئەگەر هاتوو پلێشیان 1000 ملیۆن کەسیان دامەزران یاخۆت بەبێ حساب و کتاب بێت کاتێکەوە بازاری نەوت دادەبەزێت ئەو کاتە موچە نابێت ئەوە گرنگی بەوە نادەن ئێستا گرنگی بەم شتە دەدەن ئایا چۆن بتوانن سەرکەوتوو بمن سەرکەوتنێکی خەیاڵی لە هەمان کاتدا بیر لە داهاتووی وڵات ناکەنەوە بیر لە دامەزراوەکان ناکەنەوە چونکە دامەزراوەکان شکست دەهێنن لە هەمان کاتدا ئەوەی کە ماوەتەوە لە عێراق وەکو پارێزگا ڕادستی کۆماری ئیسلامی ئێران دەکرێت هەر وەکو چۆن کازمی و ئەوانی دیکەش کردیان عێراقیان ڕادەست کرد بەڵێ چارەسەر چییە بۆ ئەوەی لە عێراق حکوومەتێک پێک بێ حکوومەتێکی خزمەتگوزار بێت و کار بۆ سەروەری عێراق و پاراستنی سەروەری عێراق بکات یەک شتەیە ئێمە خوازیارین بەڕاستی ئەمە خوازیاری ئەمە ئیشی مایە پوچەکانە ئەگەر هاتوو سوودانی کەسایەتێک بێت نەک وەکو کازیمی و ئەوانی دیکە بێت ئەوە ئازایەتێکی ئەو تۆی تێدا هەبێ پێویستە لەسەری کەوا مەرجەکانی چوارچەوەی هەمانجی قوبول بکات و مەرجی وەزیرەکانیش قوبول بکات کاتێکەوە سوێندی یاسایی دەخوات کە ئایا چۆن دەتوانێت بە پێچەوانەی ئەوان کار بکات و هەموو ئەوانە دەستگیر بکات کە لە بەهۆی تۆمەتی گەندەڵیەوە یاخۆت لە تێوەگلاو لە ڕادەستکردنی مووسڵ کوشتنی خۆپیشاندەران بێسەر و شوێنەکان ئەو کاتە ئێمە دەڵێن کار دەکات یاخۆت هێزە چەکدارە فەرمیەکان بە تەواوی یەکەکانیەوە کار دەکەن هەموو ئەمانە دەستگیر دەکەن وەکو لە دادگای هاڕون ڕەشید دادگایی دەکرێن بەڵێ بەڕێز ناجەح میزان سیاسەتمەدار لە ئیستانبوڵ لەگەڵماندا بووی سپاس بۆ شرۆفەکانتان و بۆ کاتێ بێمەتاندا